خۆی بڕیارەکە بۆ هەموو کەسێک نییە. ئێمە دوو جۆر کەرەنتینەمان هەیە، کەرەنتینەیەک لە ماڵەکانە لەژێر چاودێریە هێڵڕێنەوە. ئەمان عادەتەن هەر کەس وڵاتێک لە ماڵی خۆیان بێ و ئاسایی ژیانی خۆیەکە تەنها لەژێر چاودێری تیمەکانی ئێمە بێ و نابێ بەرکەوتنی لەگەڵ کەسانی ترا هەبێ، هەتاوەکو بڕیاری کۆتایی لەلایەن تیمەکانەوە درێ و ماوەی 14 ڕۆژەکە تەواوکەن و پشکنەکانیان نێگەتیڤە بێ، ئەنجا وەکو تێکەڵی لەگەڵ خەڵکە هاکەن. جۆرێکی تری کەرەنتینمان هەیە، کەرەنتینی گشتیە. کەرەنتینی گشتی تام دەقەیە هەموو تێچ و شتەکانی عایدی حکوومەتە، تەنها ئەو جۆرە کەسانە نەبێ کە کەرەنتینە گشتەکەی حکوومەتیان پێ باش نییە، حەزیان لەوەیە کە لە ئۆتێلێکی VIP بنیان ئۆتێلێکی 5 ستێرە بنەوە لە هەولێر و سلێمانی و دهۆک شتی وا دابین کراوە. ئێمە خۆشبەختانت لە هەڵەبجە کەرەنتینی گشتی کەسیتیان نەماوە، بەڵام لای ئەوان هێشتا خەڵک ماوە. ئەمانە گەر کەسێک خۆی حەسکات لە ئۆتێلێکی 5 ستێرەیە بێت، حکوومەت مەسرفەکەی ناکات، خۆی مەسرفی خۆیەکە لە ئۆتێل لە 5 ستێرەکە. تا ئێستا ڕێنمایەکان کە گەیشتوێتە لای ئێمە تەنها بۆ ئەو کەسانەیە. ئەوانەی کە بۆ نمونە لە دەری وڵات دەگەڕێنەوە ئەچنە کەرەنتینە گشتیەکانەوە. ئەوەی کە ئەچێتە کەرەنتینی گشتیەوە هەیە لەوە ئەو خزمەتگوزاریانی کە لە ئۆتێلەکەی هەیە بەدڵی نەبێ، بەدڵی ئەو نەبێت. خۆشی لەو چێ کەسێک بێت کە دەسەڵاتی هەبێت و حەز نەکات لەو کەرەنتینە گشتیە بێ، کەرەنتینێکی تردانراوە کە خۆی مەسرفی خۆی بکات لەو جۆرە کەرەنتینەیە بێ، نەگەوەی کە ئەمە بە ئیجباری بێت. ینی اختیاریە و خۆی حەز بکات لەو چێ بڕاتە ئۆتێلێکی ترەوە کە خزمەتگوزاری زۆر زیاتر بێت، ینی حەزەکە مەسرف بکات. کەسێکیش کە خۆی بێ مەسرفکە با بیکات. بەڵێ کەرەنتینی گشتی بۆ هەموو وڵاتی ئاسایانی کێنەوە ئاسایی لە کەرەنتینی گشتی دانرێن، یاخود دەتوانین لەو هەم کەرەنتینە بێت لەژێر چاودێریە.